نزیکەی 180 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان، بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆ پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێم. هیچ وادەیەکیش دیار نییە کە ئاخۆ کەی دەگەنە ڕێکەوتن. ئەمەش کاریگەری نەرێنی کردوتە سەر ژیان و گوزەرانی خەڵک. چاودێرێکی سیاسیش دەڵێت درەنگکەوتنی پێکهێنانی حکوومەت کاریگەری هەبووە لەسەر لاوازبوونی پێگەی سیاسی و یاسای حکوومەت و نەمانی متمانە لەلایەن هاوڵاتیان بە حکوومەت. هۆکاری سەرەکی پێکنەهاتنی حکوومەت پەیوەستە بە پێکنەهاتنی حیزبەکان لەسەر پشک و بەشیان لە پۆستەکانی حکوومەت کە دەسەڵاتی تەنفیزیە، واتە حیزبەکان بۆ ئێستحقاقی خۆیان هۆکارێکیان دروست کردووە، دۆخێکیان دروست کردووە کەوا حکوومەتی نوێ پێک نەیەت. بەڕاستی کاریگەری سلبی زۆری هەیە لەسەر داهاتووی حکوومەت و لەسەر داهاتووی هەرێمی کوردستان. جگە لەوەی لە ڕووی خزمەتگوزاری خەڵکەوە کاریگەری سلبی هەیە، خزمەتگوزاریەکان دوا دەکەون، بەڵام لەلایەکی دیکەوە پێگەی حکوومەت لە ڕووی سیاسی و لە ڕووی یاساییەوە زۆر لاواز دەبێت و متمانەی خەڵک بەرامبەر بە حکوومەت بەڕاستی لە ئێستادا سفر بۆتەوە. بێدەنجی خەڵک مانای وایە کە خەڵک هیچ ئومێدێکی بەوە نەماوە کە سیاسیەکان و حیزبی دەسەڵات و حزابەکان بەڵێنیان بە خەڵک داوە کە لە داهاتوودا خزمەتی خەڵک بکەن. خەڵکی هیچ ئومێدی بۆ بەڵێنانە نەماوە. یەکێک لە کاریگەریە خراپە گەورەکانی درەنگکەوتنی پێکهێنانی حکوومەتی هەرێم نەبوونی چاودێری ئەو خولەی پەرلەمانە بەسەر حکوومەتە کاربەڕێکەرەکەی هەرێم. ئەمەش وای کردووە تا ئێستا پەرلەمانتاران نەزانن حکوومەت چەند داهاتی دەست دەکەوێت و چۆن خەرجی دەکات. لەبەرەوەی ئەو پەرلەمانەی کە لە ئێستا هەڵبژێردراوە متمانی نەداوەتەوە حکوومەتە تاکو بتوانین لێ پێچینەوەی لەگەڵ بکات و دەسەڵاتێکی ئەو توێ بەسەرنەوە حکوومەتە کەش کاربەڕەکەرە ناتوانێت بڕیار بدات. بۆیە ئەگەر حکوومەتی نوێ پێک بێت ئەوە لیژنەکانی پەرلەمان دەتوانێت بە دواداچوون و لە پێچینەوەی خۆیان بکەن و حکوومەتیش پابند بکەن بە کارنامە و پەسەندکردنی بودجە کایمە کێشێکی گەورەیە کە بەڵێن دراوە کە لە کابینەی نوێ بودجە پەسەند کرێت. بۆیە ئەگەر ئەو پێکهێنانی حکوومەت بە خێرایی پرۆسەکە بەڕێوە بچێت ئەوە یارمەتی دەردەبێت بۆ کۆمەڵێک هەنگاوی تر و کۆمەڵێک بڕیار و پرۆژەی ترکە دەکرێت لەگەڵ ئەو خولە نوێ کە لایەنەکان بەڵێنیان داوە جێبەجێ بکرێت. لە 30 2018 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درا. پارتی 45 کورسی و یەکەتی بە 21 کورسی فراکسیۆنەکانی یەکەم و دووەمی پەرلەمانن. لە دوای ئەوان گۆڕان بە 12 کورسی، نەوەی نوێ بە 8 کورسی، کۆمەڵ بە 7 کورسی. فراکسیۆنەکانی سێم و چوارەم و پێنجەمی پەرلەمانن. بەڵام تاوەکو ئێستا بەهۆی ناکۆچی نێوان پارتی و یەکێتی لەسەر پۆستەکان حکوومەتی هەرێم پێک نەهێنراوە. ئەوەش کاریگەری هەبووە لەسەر ناسەقامگیری بازار. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.